باخیرێ غەرق بووە. بەڵێ بابا باخیرم غەرق بووە، بەڵام غەرق بوونێک کە هیچ کار لی دەرباز نابوو. ئەوەستە چییە؟ بابا تو پێشتر چی ئیشەکەت دەکرد؟ کوڕنتخۆ پرسیارە پێشتری دوکانمە بوو. بابا مەبەستم ساڵی هەشتایەکانە لە پاڵ دوکانداریت چی ئیشەشکت دەکرد؟ باشە پرسیارە لۆ دەکەیت و بابا تو مەلا غەریبی دەناسی؟ مەلا غەریب شەیە؟ مەلا غەریب ناوی ڕۆمانەکەی منە. کورە ئەوزا ناو بڕام بوو ناوت لێنا مەلا غەریب؟ بابا کورە ئەتو مەلا غەریبی لە کێ دەناسی؟ بابا ئەمن نایناسم، بەڵام پێرەچی ئەتو زۆر باش بیناسی. باشە ئەتو پێم نارێ ناو بڕام بوو ناوت لەو کتابەی نا مەلا غەریب؟ بابا بەخۆی ئەو ناوەی لێبوو. کوڕم بەس پێم بری ئەتۆ کەینێ دەبیە بەشەر لۆ دەست لۆ هەموو بابەتەکی دەبەی ها؟ بابا ئەو ڕۆمانێک کە چەندی ساڵە دەسترا دەزانین چێن دەردیتمەوە؟ لە ناو کەنتۆڕەکەی توریتمەوە بابا. ئەمنیش پێم باش بوو لێش هەر بە ناوی خۆم بڵاوم کردەوە. بابا ئەتو پێشتر ئیشت لەگە بەحسەکان کردیە، هەر ئەتوش ماڕی مەلا غەریبت تاڵان کردیە. چی؟ گۆران باسی چیەکەی کوڕم؟ بابا ئەو سەروەت و سامانەیە کە هەشتی شت ئەموو لێ خەڵکی سەرساوە و لێ قەومەوانە. پێدر! وەشتای بێتی کوڕەکەت گۆران بۆ قسانە بە باوکەوت. گۆران 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 کوڕم. لەناو ئازارێکی زۆردا بووم، هەموو ڕۆژێک بەردەوام دەگەڕام تا ماڵی مەلا غەریب بدۆزمەوە. شار هەمووی گەڕام تا ڕۆژێک گوتیان ماڵیان لە گوندێکی دەور و پشتی هەولێرە. لە بەرزاییەکانی دڵۆپە بەسەر کەوتمەوە، سەیری لۆکیشنەکەم دەکرد تا هاتم بۆ نێو گوندەکە. تووشی کەسێک بووم وتی بەڵێ ماڵی مەلا غەریب لێرەیە، بەڵام ئەوەی چاوەڕێم نەدەکرد. بیستم وتی مەلا غەریب 3 ڕۆژە کۆچی دوایی کردووە. بەڕاستی تاسام هەستم بە تاوانێکی گەورە کرد. ئاخ لەو غەدرە گەورەیەی کە من کردم، دەبێت تا هەتایە باجەکەی بەتلانەوە و ئازاری وجدان بدەم. تخوا بمبورە تخوا غەڵەتی زۆر زۆر گەورە ئەو تا ئامانەتەکە تو بینیتەوە بە گەورەی خۆت لێم خۆش بە تخوا.